بڕیار وایە لە سەرەتای هەفتەی داهاتوو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق وادەی بانگەشەی هەڵبژاردن دیاری بکات. بەڕێوەبەری دەستەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بە پەیامی ڕاگەیاند هەفتەی داهاتوو ئەنجومەنی کۆمسیاران کۆ دەبنەوە و وادەیەک بۆ بانگەشە دیاری دەکەن هاوڵاتیانیش دەتوانن تاکو ڕۆژی دەنگدان کارتەکانیان وەربگرنەوە. بانگەشەی هەڵبژاردن ئینشاءالله لە سەرەتای هەفتەی داهاتوو ئەنجومەنی کۆمسیاران دادەنیشن ڕۆژێک دیاری دەکەن بۆ ڕۆژی بانگەشەی هەڵبژاردن. بەنسبەت تەوزەی بیتاقا دابەشکردنی کارتی بایۆمەتری من پێم باشە لێرە ڕوونکەمە بۆ خۆتانزان هەڵبژاردننی ئەمجارە هەڵبژاردنێکی ئەلکترۆنیە و هەر ناخیبێک هەر دەنگ دەرێکی هەرێمی کوردستان ئەگەر کارتی بایۆمەتری نەبێت ناتوانێت دەنگ بداتن. بۆیە داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەم کەوا بچن کارتی بایۆمەتریان وەگرنەوە ئەوانەی کە بایۆمەتریان کردووە نزیکەی 180,000 بتاقەی کارتی دەنگدان لە بنکەکانی هەولێر دهۆک سلێمانی ماون تا ئێستا. کۆمەڵی دادگەریش وەک حیزبێکی بەشدار و کارە لە گۆڕەپانی سیاسی ئامادەکاریەکانی بۆ بانگەشەی هەڵبژاردن تەواو کردووە و چاوەڕێیە تاکو کۆمیسیۆن لەو کاتووادەیەی دیاری دەکات دەست بە بانگەشە بکات. ئەمە کۆمەڵی دادگاری تەواوی ئامادەکاریەکانی خۆمان کردیە لەگەر دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن کە ڕادەگەیەندێت چوەخت دەست پێ دەکەین ئێمە دەست بە بانگەشەی خۆمان دەکەین بە شێوەیەکی یاسایی لەژێر یاسایەکانی کۆمیسیۆندا دەست بە بانگەشەی هەڵبژاردن دەکەین. هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بە شێوەی ئەلکترۆنی بەڕێوە دەچێت بۆیە دەنگدەر دەبێت کارتی تایبەت بە دەنگدان لە نووسینگەکانی کۆمیسیۆن وەربگرێتەوە تاکو بتوانێت لەو ڕۆژەدا دەنگ بدات. بەپێی ئامارێکیش تاکو ئێستا 180,000 کەس کارتی دەنگدانیان وەرنەگرتوتەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.